بەڕای تۆ مافی کرێکار لە کوردستان پارێزراوە؟ من شاکر هاشم سەبارەت بە پرسیارەکەتان لە ڕۆژی کرێکارانی کوردستان سڵاو و ڕێز بۆ هەموو کرێکارانی کوردستان. کرێکارانیش حەقی ئەویان هەیە کۆمەڵێک لە کرێکار هەیە لە توولی ژیانیەوە هەر ئەو کرێکاریەیە، بەڵام کاتێک کە دەکەوێتە ناو ساڵ و بەتەمەنەوە شتێک نییە کە لە دوا ڕۆژ ببێتە سەرمایەیەک بۆی یاوەتەوەکو بڵێ خانەنشینیەک یان شتێکی وای بۆ بڕێتەوە کە بتوانێتن لە داهاتوودا ژیانی خۆی بەسەر باتن و نەکەوێتە بەر هەژاری و نەبوونی و ئەمانە. تر هیوادارم لە ڕۆژی کرێکارانی کوردستان هەوڵ بدرێت بۆ چارەسەرکردنی بار و گوزەرانی کرێکاران، ئیتر وەکو جاران هەراوا لە پشتگوێ نەخرێن و کارەکانیان بۆ ڕێک بخرێتەوە. سوپاس، سڵاو و ڕێز بۆ هەموو کرێکارانی کوردستان. خوازم گەواکو کار کرد گەواکو برا کارێ وان برا مافێ وان هەر دەری مافێوان وەرێ شوێنێ گەوا مافێوان نەیشوێنێ زاتەن ji bona malbat heye û ew heye jiyana xwe derbas dike geva kar tune be geva ku mafê wan tune be ew nikar bijî nikar jiyana xwe meşîne. من سێبوورە بۆ بەکرۆیسی بە شەقلاوە لەگەڵتانم دەمەوێت لەسەر مافی کرێکار هەندێک قسەتان بۆ بکەم. بەداخەوە لە کوردستانی خۆمان مافی کرێکار نەک نەپارێزراوە هەر نەش بووە. سەرڕای ئەوەی کۆمەڵێ ڕێکخراوی زۆر باشمان بە حیساب بەناو هەیە، ڕێکخراوە NGOەکان یان ڕێکخراوە حەزبیەکان، بەڵام هیچیان نەکردووە بۆ کرێکار. ڕۆژانە دەبینین دیان کرێکار سەدان کرێکار تووشی نەخۆشی دەبی، تووشی لە دەستداری بەشێک لە جەستەی دەبی، بەڵام تا ئێستا مافیان نەپارێزراوە هیچیان. من ناوم محەممەد عەزیزە، خەڵکی شاری هەولێرم. دەربارەی مافی کرێکار لە کوردستان پێم وابی کرێکار لە کوردستان هیچ مافێکی نییە. کرێکار دەمری کەسێک خۆی ناکە بە ساحب. کرێکارێک سەقەت دەبێت پشتی دەشتێ لە ئیش لە کار خاوەن کارەکە مافی دەخوا ئەسڵەن خۆش لێ ناکە بە ساحب. دوو لە ڕووی هەموو کرێکارێک دەتوانن بڵێن بە چاوی ئینسانە سیر ناکرێت بەداخەوە. کرێکار وەکومە ئینسانە کەواتە ئێمە خۆمان بە کرێکاردان کرێکارشین کرێکاری دەبێت لە سەرماندانێنێ و هەموو مافەتیشان بدەنێ و زۆر سوپاس.